السلام عليكم ورحمة الله وبركاته. مسلمان خۆشەویستەکان میوانانی ماڵی خوا لە وتاری ئەمڕۆدا إن شاء الله تعالى لە خزمەتی ئێوەی بەڕێز ئێوەی خۆشەویست باسی چەند فەضائیلێکەکەین لەم مانگە پیرۆزە بۆی بیری خۆم بخەمەوە و بیری جەنابتانش بخەمەوە و بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆزیش ئەچین. ئینسانی مسلمان و ئینسانی ئیماندار ڕۆژگار و ڕۆژانە بزانێ لە چی مانگێکە لە چی ڕۆژێکە هەنگاوەکانی چۆن بنا و چی بکا باشە. یحیای بن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو کۆمەڵێ لە پیاوچاکان کاتێ ئەم مانگە پیرۆزە ئاهات زۆر جار پیاوچاکان ئەم دوعایان ئەکرد: اللهم سلمني إلى رمضان وسلم لي رمضان وتسليمه مني متقبلا. واتا خواهب مانگەینتە ڕەمەزانش بگەیتە ئێمە وەکار و کردداری لێرەوە هەتا ڕەمەزان لێمان قبول بکەیت. ئەم دوعایەکێکە لەو سونەتانەی لەم مانگەدا پیاوچاکان کردویانە. واتا دەستکەوتی ئەم جومعەمان یەکەم ئەم دوعایە شیرینە بکەین: خواهب مانگەینتە ڕەمەزان. ئەگە بە عەرەبیەکەی بڵی باشترە، ئەگەر هەن نەزانیش نەتوانیت خواهب مانگەیتە ڕەمەزانش بگەیتە ئێمە و هەرچی هەیە لەم مانگە و لە ڕەمەزان شا لێمان قبول بکەیت. ئەمە یەکێکە لە هەرە گەورە دوعاکانی لەم ڕۆژانەی کە بەسەرمانە چێ ئیماندارانی خۆشەویست. ئەم مانگە بۆ گەورەیە. یەکەمیان لەبەرۆی لەم مانگە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر چاوەڕێی وەحی بوو، بەردەوام وەحی بۆ پێغەمبەردا ئەبەزی، بەڵام جیاوازتر پێغەمبەر چاوەڕێی خەڵاتێکی بوو خوا بیداتە ئوممەتەکەی. ئەو خەڵاتە چیە ئیمانداران؟ ئەو خەڵاتە ئەوەیە ئێستا ئێمە هەمومان نوێژ دەکەین ڕووەکەین لەو خەڵاتەی کە خوا دایەتێ ئوممەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. گۆڕینی قیبلە ئەزانن پێشی ئێمە ئیمانداران و گەلان و قەومانی تر ڕوویانەکرد لە ئەقسا قودسی ئێستا، بەڵام لەم مانگە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای کرد لە خوای پەروەردگار، زۆر داوای کرد چۆن پەیامێکی هاوردووە پەیامەکە خاتەمە و هەموو پەیامەکانی تر کۆ بێتەوە لە ناو پەیامی قورئاندا. حەزی کرد قیبلەکەش پەیامێ بێ و ختامەیەک بێ بۆ هەموو گەلان و قەومانی تر. ئەوە بوو خوای پەروەردگار جەلە جەلالوه گۆڕی ئەقسای گۆڕی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕوود بگۆڕە بەرەو کوێ؟ بەرەو کەعبەی پیرۆز. گەورەترین دەستکەوت لەم مانگەدا ئێمە بزانین ئەم مانگە بۆ گەورەیە یەکێ لەوانە ئەمەیە کە خوای پەروەردگارش لە قورئاندا ئاماژەی کردووە: قەد نەڕا تەقەلوبە وەجهیکە فی السەما. کاتێ ئەبینین تۆ چاوت لە ئاسمانە لەگەڵ پێغەمبەرایەتی عەلەیهی سەڵات وەسەلام. بۆچی؟ بۆی قیبلەت بۆ بگۆڕین. ئەو کاتە ئەمرە داوایەتە تا کۆتایی نیشانەی ئەوەی تایە کە گۆڕینی قیبلەیە لە ئەقساوە بۆ کوێ؟ بۆ ماڵی خوای پەروەردگار کە مەککەیە، کە کەعبەیە، کە ڕووی تێەکەین ئێمە هەموومان. کاتێ موسڵمانان کە ڕوویان کرد لە ئەقسا چەندێک بوو کە مدەیەک بوو لەو مدانەی کە ئینسانی موسڵمان ڕویان لێکرد لەو کاتەدا دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمجا لە ڕۆژی دووشەممەدا 12 ڕەبیع کەوا ڕەبیع الئەوەل ئەمر کرا کە ڕۆژی سێشەممە دووشەمیان بە سێشەمی ئەکا دووشەم بە سێشەمی ئەم مانگە پیرۆزە کە پێغەمبەری خوا لە نوێژێکدا بوو، نوێژی نیمەڕۆ بوو، خوای گەورە وحی بۆ نارد هەر لە ناو نوێژەکە ڕووی کردە ئەو ماڵە پیرۆزە. دەستکەوتی یەکەممان ئیمانداران ئەمەیە کە ئێمە ڕووی تێەکەین، بۆیە ئەم مانگە پیرۆزە کە گەورەیە. دەستکەوتی دووەممان ئیمانداران لەم مانگەدا کار و کردار بەرزە بێتەوە. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد و وتیان: ئەی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ما تصوم من شعبان. لەم مانگەدا کاتێ ڕۆژوو دەگرت بۆچی ئەی پێغەمبەری خوا ئەم ڕۆژووی لەم مانگە پیرۆزەدا دەگری؟ ئەوش فەرمووی پێم خۆشە. ئەمجا فەرمووی ذلك شهر يغفل الناس عنه بين الرجب والرمضان. مانگێکە لە نێوانی ڕەجەب و ڕەمەضانە خەڵک بێئاگایە لێی.
زۆر جار خەڵک بێئاگایە. ئەمجا وهو شهر چییە؟ ترفع فيه الأعمال إلى رب العالمين، ئەو مانگەیە کە کار و کردار تیای بەرزە بێتەوە. و پێمش خۆشە چی بکەم؟ کار و کردارم کە بەرزۆ بوو بە ڕۆژوو بووم. ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە پێغەمبەری خوا حەزی کردووە بە ڕۆژوو بێ کار و کرداری هەموو بەشەریەت کە چییە بێ؟ کە بەرزە بێتەوە. هەموو ساڵەکە کار و کردار لە شەعبانە هین کەی بەرزە بێتەوە؟ خۆی کار و کردار سێ وەخت بەرزە بێتەوە ئیماندارن. کەمێ جوان گوێ بگرن. یەکەمیان ئەم حەدیسە ئەفەرمێ هین ساڵەکەیە، ساڵێ دێ و دەڕوا لە شەعبانە بەرزە بێتەوە. لەم مانگا دیاری ئەکرێت تۆ ساڵێکتر ئەمێنی یا نامێنی. هەموو شتێک دیاری دەکرێت لە شەعبانە بەرزە بێتەوە. لەمایان وا فەرمێ. ڕۆژێکی تری کەیە؟ شەو ڕۆژی کە چییە؟ کە دووشەممان و پێنجشەممانە کە بەرزێتەوە بۆ ئاسمان. ئەعمال و کرداری بەشەریەت کە بەرزێ بێتەوە. وتیانە دووشەممەکان بە پێنجشەممەکان. وا سێمیانشەوەیە کە یەکەمیان کە لە شەعبانە بەرزە بێتەوە لە 15ی شەعبانە بەرزێ بێتەوە ئیمانداران، ڕۆژەکەش دیاری کراوە. دووەمیانش کە دووشەمە و پێنجشەمەیە. سێمیان شەڵێن جومعەکانە کار و کردارش بەرزە بێتەوە. کەواتە ئەو ڕۆژانە بزانین کە پیرۆزە یەکێ لەوە کە بابەتی ئێمەیە کە ئەم مانگە پیرۆزەیە کار و کرداری تیا بەرزە بێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزی لێگرتووە، تەقدیری گرتووە ئەم مانگە، جیاوازی هەبووە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم مانگە لەگەڵ مانگێکی ترە. بۆیە هاتووە لە فەرمایشتیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ پرسیاریان لێکردە بۆ پێت خۆشە لەم مانگەدا بە ڕۆژوو بی؟ لە دوای ڕەمەزان هیچ مانگە نەبووە بە قەدەری ئەندازەی ئەم مانگە پێغەمبەری خوا بە ڕۆژوو بووە. لە هەندی حەدیث هاتووە تێنە ئەڵێن هەمووی بە ڕۆژوو، هەندێکیان ئەڵێن نا ڕۆژی زۆرترین ڕۆژوو لەناو ئەم مانگا گردوێتی. لە شەرحی ئەوە حادیثانەی کە هاتووە لە دوای ڕەمەزان پێغەمبەری خوا لەم مانگا زیاتر ڕۆژی کردووە. کاتێ لێ ئەپرسن ئەفەرمێ ئەم مانگە ئەو مانگەیە تەنانەت ناوی مردووەکانش دیاریەکان، نەک زیندووەکان. چۆن تەقدیری کردووە؟ ناوی مردووەکانش دیاری دەکرێ، فڵانی کوڕی فڵان ئەمرێ، فڵانی کوڕی فڵان ئەمرێ. نەک گەورەیە بۆ زیندووەکان بەڵکو گەورەیە بۆ مردووەکانش. تەقدیری کردووە ڕێزی ئەم مانگە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە حەزم کردووە لەم مانگەدا زۆرترین ڕۆژوو تیا بگرم. ئەم مانگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمن، پێغەمبەری خوا فەرمووی استەکمل صیام شهر قط إلا شهر رمضان وما رأيت في شهر أكثر صياما منه في شعبان. کاتێک کامل ڕەمەزان هەموومان گردومانە و فەرزە واجبە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی داوە. دوای ئەو ئەم مانگە بووە کە زۆرترین ڕۆژووی تیا گردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و خاڵێکی ترش ئەوەیە ئەم مانگە ئێستا ئێمە فێر بووینە بەس لە ڕەمەزان زەکات دەرکەین. پیاوچاکان لەم مانگەش زەکاتیان دەرکردووە، سەدەقەیان کردووە. یعنی تۆ لەم مانگەوە بۆ تۆیە زەکات دەرکەی. لەم مانگەش وەک ڕەمەزانە هیچ فەرقی نییە. زەکاتەکانت و سەدەقەت سەدەقەی زیاتریان کردووە. ئەوش تەقدیرکردنی هەر ئەم مانگەیە ئیمانداران لەوەی کە ئەم مانگە پیرۆزە وەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەلای پیاوچاکانش. وتیانە شەهرانی عەظیمان، دوو مانگەیە زۆر گەورەیە. کامەیە؟ شهر الحرام رجب وشهر رمضان. وأمجا وتيانا فقد اشتغل الناس بهما فقال عليه الصلاة والسلام پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی لپانزەی شعبانە شەوی ئیمانداران خوای گەورە دێتە ئاسمان لەو شەوەدا عەفو عامێکی عام دەرەکا بەس دوو چین ناگرێتەوە. وریابین ئیمانداران ئەمش خەتەرە، دوو چین ناگرێتەوە. خوای گەورە لەوانەمان نەکا. لو معنى پیغمبری خوای گەورە ئەفەرمێت، پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی الصلاة والسلام يطلع الله على خلق في ليلة النصف من شعبان فيغفر لجميع الخلائق إلا المشرك والمشاحن
خواي پەروەردگار عەفو عامێ دەرەکات لەو شەوە هەرچی لە بەنی ئادەمەیە تەبعەن ئیماندار و مسڵمان لیان خۆش بێ ئیلا دوو کەس نەبێ دوو تاقم نەبێ مشریک ئەوانەی شەریک بخوا قەرارەدەن ئەوەشی مشاحن کە قسەی نییە لەگەڵ کەسێکی ترە ئەم دوانە لیان خۆش نابن هەتا تەوبە نەکرد بڕواتە بێ ئەمڕۆ زۆری نەمانەگرێتەوە زۆرینا ئیلا مەگە خوا خۆی ڕەحمکە هەندێک کەم نەبێ چونکە شرکی گەورە هەتا ئەگاتە بچکەکەش کە ڕیایە ئیمانداران ئێمە زۆر جارە ئەڵێن بڕۆمە دەور قەبرێکا مەسوڕێرەوە هاوار مەکە لە غەیری خوا ئەمە زۆری نەمان ئەزانین ئیمانداران بەس تۆ ئایا ڕۆژێ لە ڕۆژان دوور کات نوێژت کردووە و لە دڵ تا تەکەبوورێکت نەکردووە بۆی خەڵک بێ فڵان کەس نوێژێکی جوانەکە کێمان لەمە دەرەچی کێمان لەوە دەرەچێ کە 5,000 دیناری نەکردە سەدەقە و بۆی بڵێن پیاوێکی چاکە کێمان هەیە ئەمەنا لەبەر خەڵکی کاری چاک ناکە هەر ئەوش ڕیایە ئیماندارن بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ڕیا لەناو مەخلوقاتە ئەو مۆری لە بوچکت بینیە بە چاو ئەڵێ لەوە بچووکترە مۆریلەیەکی بچووک لە شەوێکی تاریک لە بامبەردێکی ڕایش ئەی دۆزیتەوە کەم چاو بتوانێت بیبینێتەوە پێغەمبەری خوا فەرمێ شرکی بچووک لەوە و ئەندازەی وەک ئەوەیە تەماشاکە بێ زۆر وریابین کە شرک بە گەورە و بە بچکۆ خۆمان بپارێزین بە تەلاقم بە شەرفم بە گۆڕی شەیدان بە گۆڕی فلان بە گۆڕی قەبری باوکم دایکم ئەمانە گەشتی شرکە ئیمانداران چەندێتێتە سەر زوانمانە ئاگامان لێی نییە ئیمانداران من ئەمە بچکەکان لە بچکەکان و دەستپێک چەندێ بەعدەجار لێمانە قەومێ ڕاکەین بۆ لای ئەم و بۆ لای ئەو ساحر و جادوو مناڵمان نابێ و چاویان دا لێمان و ئەمانە ئەمڕۆ زۆرە ئەمانە ئەگەر ئینسان تەوبە نەکا و بزانێ و بەردەوام بێ یەکێ لەوانەیە وریا بە ئیماندار خوا لێت خۆش نابێت تا تەوبە نەکەی دووەمیان لەگەڵ موسڵمانە قسەت نەبێ ئەمەش خوا پەناماندا خەڵکێکی زۆر دەگرێتەوە ئەبێ وریا بین موسڵمانە خۆشەویستەکان کردەوەکانمان بەرزە بێتەوە ئێمە بەرزێکەینەوە با بگاتە شوێن خۆی با نەبینە سەبەبی ئەوەی کردەوەکانی خۆمان بەدەستی خۆمان ڕایگرین ئەبێ وریا بین موسڵمانە خۆشەویستەکان عولەمایان فەرموویانە کار و کردار کە بەرزە بێتەوە خوای پەروەردگار جەلە جەلالوه لە نوێژی بەیانیان بە نوێژی عەسران من صلى البردين دخل الجنة كما قال النبي عليه الصلاة والسلام هر کەسێ ئەو دوو نوێژە بکە عەسر و بەیانین نەفەوتێ و بە جەماعەت بیکایان لە ماڵا نەفەوتێ ئەو موژدەی باشتی پێ بدە چونکە بۆ بەیانیان قورسترین نوێژە لەسەر منافقەکە ئەی عەسران بۆ لەبەری کاتی تیجارەتە هەموو کەسێ پاڵەوانی عەسر نییە نوێژ بتوانێ بکە لە جێگای خۆیان دڵی نایە تیجارەتەکەی جێبێت بۆیە ئەفەرمێ بەیانیان بە عەسران ئەزانن مەلائیکەکان گۆڕێن شوێنیان ئەگۆڕێ واجبات تەبدیلەکەن ئیمانداران ئێستا لە بەیانیەوە کۆمەڵێ مەلائیکە نەتا عەسر ئەیگۆڕن کۆمەڵێ تر تێتە شوێن ئەمە وەجبەی یەکەم وەجبەی دووەمە لە عەسر و واجبات ئەگرن هەتا نوێژی بەیانیم دەیگۆڕن ئەمە لە فەرمایشتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم هاتوو کەواتە وریابین کردەوەکانمان دەفتەرێکە نوێژی بەیانی ئەینووسنە تا عەسر تەسلیمی مەلایکەکانی ترێکن عەسر ئەینووسێ هەتا نوێژی بەیانی ئەو کاتەی کە بەرزە بێتەوە یان پێغەمبەری خوا فەرمێ ئەی بەنی ئادەم کە پێنجشەمە بۆ جومعە ئەو کردەوانە چیە بێ بەرزە بێتەوە و کۆی دەکەنەوە لەو نوێژانەدا وەسەمیان شەوەیە مسڵمانە ئازیزەکان لە مانگی شەعبانە کەواتە ئازیزانە خۆشەویستان میوانانی ماڵی خوا ئێمە تێبگەین لەم مانگەدا ئەو قیبلە پیرۆزەی کە ئێستا ئاچین حەجەکەین عەمرە ئەکەین خوای گەورە لەوانە قبوڵ کاوە لەم مانگە ئاچن و لە ڕەمەزانش ئاچن بۆ خاتر گەورەی خۆی ئەوەی ڕۆیشتووە خوای گەورە کاری بۆ ئاسان کە دووبارە و سێبارەی بکاتەوە ئەوەشی نەڕۆشتووە خوای گەورە ئەجەلی نەیەنێ تا ئەو ماڵە پیرۆزە ئەبینێ ئیماندارن ئەو شوێنەیە کە دەچی ئەم مانگە کە هات ئەوەت بکوێتە فکر هەر نوێژت کرد یەکێ لەوانەیە گەورەیە کە تۆ ڕۆکەی لەو قیبلە دووەمیانش کار و کردارمان بەرزە بێتەوە سێمیانش خوای گەورە لێمان خۆشە بێ لەو دوو خاڵە نەبی خوای گەورە ڕەحم لە من و لە ئێوەش بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە